بەڵە بەڕێزان ئێستاش دەچینە لای راپۆرتێک کە پەیامنێرمان ئازاد ئۆمەراوایی بۆی ئامادە کردوین لەسەر چۆنیەتی دروستکردنی پوشی مۆبایڵی دەفەرمونون با پێکەوە بینەری بین. بەناوی خی گەورە و میرەبان ئێمە لە کارگەی ئاشتی کەیچەکەی ڕۆژانە سەرەتا بە دار و شتیوا دەست دارمان لۆ دێ کە دارمان لۆ دێ دەیبڕینەوە دواتر لە مەچینەیەکەینەوەیکەینە پوشی موبەڕیدەوە پوشی دەوازین و چەندە بە ئەزیهیزە و شتیوادا تێپەڕەبی وەیکەینە پوشی موبەڕیدە دواتر بەکار دەینێن لۆ چەند شێواز و ئەڕوا لۆ دەرەوەی دەبرین هەر لە ناو خەلیفان وانە ناپرۆشێ دەڕوا لۆ هەولێر و کەرکک و سۆران هەریر و بەو شارانەدا تێپەڕ دەبی پێشترە و پوشە لە ئێران داهات ئێستا لە هەر لێرە لە ناو خۆمان دروستەکەین و ئەوەش پوشی دەوازینە لۆ بن دەوازینە بەکاردێ پێشەوەی جووچکە داخلی ناو دەوازینەکان بێ ئێمە لێرە هەر لە مەچینەی دەدەین و دواتر لە فەردەی دەکەین و بەو شێوازە دواتر لێرە دەدروێ و هێوا شێواش هەتا ئەرک و عازر دەکرێت دواتر بەڕێ دەکرێت بۆ دەوازینەکان بەو شێوازەیە ئێمە ڕۆژانە چەندەها گەنج لێرە لە بەردەستمان کارەکە داوا لە حکوومەتیەکەین کەوەک ئەمە کارگەیەکی بچووکە کردوتمانەتەوە ئەگەر حکوومەت هاوکارمان بێت و دەستبارمان بێ دەتوانین کارگەی گەورەتر و باڵاتریش بکەینەوە و ڕۆژانە چەندەها گەنج لێرانە بەو شێوەیە دەتوانێت کار بکات و ئێمە ڕەمەزان شەوانیش دەکەین سعات هەشت ئێوارە دێن تاوەکو 12 شەوێ 4 ساعتانیش دەکەین پاش جێژمانیش هەموو ڕۆژان دێن ئیش دەکەین لێرانە بەس جومعان ئیسراحەتە جومعان ناین